پاکەکە هەمووان نەزانین بزوتنەوەیەکی چەپە بەتایبەت بۆ کەسانی کە گرنگی بە ئازادی خوازی و گرنگی بە ئینتەرناشناڵەتی دەن لە سیاسەتە پاکەکە بۆیان جێگای سەرنجە چم هەمووەکو کورچ وەکو بیانی لەبەرەوەی پاکەکە بزوتنەوەیەکی چەپە لە هەما کاتشا بزوتنەوەیەکە کە لەسەر دۆزێکی ڕەوایشەکە دۆزی ڕەوای گەلی کوردانی پاکەکە کۆکەرەوەی دوو دوالیزمە کار لەسەر دۆزێکی گەلێکەکە لە هەما کاتشا کار لەسەر مەفهومی ئازادیەکە مەفهومی ئازادی بۆ هەموو عالەم بۆ گەلێکیش کە بەشێکە لە دنیاە پێش هەمووش دەبێت سی مەفهومی تیرۆرکەین مەفهومی تیرۆر چییە؟ ینی تیرۆر باوترین چەمکە لەم ڕۆیە بەڵام ئەو تیرۆری کە ئێستا هەیە ینی هەر تیرۆر ناسێ قسەی لەسەرکە چەمکێکە پێیوەستە بە لیبرالیزمی ڕۆژئاواییەوە بە ئیمتیازیش بە نیولیبرالیزمەوە ینی ئەو چەمکی تیرۆری کە ئێستا باوە هەمووی لە دوای کەوتنی سۆڤێتەوە دروست کراوە چەمکێکی نییە لە خۆیەوە هاتبێ و لە سیاقێکی دەرومێژووی هەبێ بڵێ فڵان تیرۆریستە و فڵان تیرۆریست نییە چۆن هەموو دینێک کافر و مسلمانی خۆی هەیە کافر و باوەڕداری خۆی هەیە نیولیبرالیزمیش هەیمەنەی ئەمریکیش چەمکی بڵێن تیرۆری هەیە وەکو ئەوانەی کاکەونە دەرەوەی سیستەمەکە ئەنی تەنیا پاکەکە نیە بۆ نەفارێک ڕۆژانێک زنەوەی فارێک لە لیستی تیرۆرا بوو قاعدە کە ڕۆژانێک لەگە خۆیانە نەبوو لە لیستی تیرۆرا بوو زاپاتیستەکان لە لیستی تیرۆرا بوون کوبا بەشێکی لە لیستی تیرۆرایە تیرۆری ئەمریکی هەموو ئەوانن کە لەگەڵ سیستەمی زاڵی عالەمیان ناگونجێن هەموو ئەوانە کە گرفتیان لەگەڵ سیستەمێکی چەوسێنەرا هەیە گرفتیان هەیە لەگەڵ دابشکردنی دنیاە بۆ شێوی کە هەیە کە پێیان وایە ئەم سیستەمە گرفتێکی تایە هەموو ئەمانە ئۆڵڕێدی ئەسنە ناو لیستی تیرۆری ئەمریکی و یعنی لیستی تیرۆری ناتۆ ئەم لیستە هەموو ئەوەی کە لە شوێنێکە دژی بەرژەوەندی ناتۆ بێ بە تیرۆر حسابە ئەنی تیرۆر بۆ پەکەکە شتێک نییە لە ئاسمانەوە بەسەرا سەپێنرا بێ زروفێکی مێژووی دروستی کردووە کە پەکە خراوەتە لیستی تیرۆر ئەو زروفە مێژوێش باڵادەستی ئەمریکایە نەگونجانی بەرژەوەندی پەکەکەی لەگەڵ بەرژەوەندی باڵای ئەمریکایە ئەو هۆکاری نەگونجانش نزیکایەتی بەرژەوەندی تورکیایە لەگەڵ ناتۆیە ئەو هۆکاری ئەمە وای کردووە کە پەکەکە لە لیستی تیرۆرا بێ و لە لیستی تیرۆریش بمێنێتەوە ینی ئەو شتێک نییە لە پەکەکەیە جیاواز بێ وای لێ بکرد تیرۆریست بێ ئەگەر مەسەلا خەباتی چەکداری بێ هەزاران خەباتی چەکداری تر بە شۆڕشە ناسێنرێن لای ئەمریکاوە بۆ پەکەکە بە تیرۆرە ناسێنرێ ئەمە گرفتەکە گرفتی بەرژەوەندیە گرفتی ئەوەیە داننەنانە بە دۆزی ڕەوای گەلێکە گرفتی ئەوەیە کە هەر کەسێک دژی سیستەمێک و دژی ئایدیایەکی چەوسێنەرانە وەستا بخرێتە لیستی تیرۆرەوە